کۆبنەوەی زۆر گرنگمان ئەنجام داوە لەگەڵ کۆمەڵی لایەنی سیاسی زۆر گرنگ لەگەڵ سەرکردەی دیارەکانی عێراق جگە لە سەرۆکایەتیەکان سەرۆکی کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەماحەتی سەید عەمار و بەڕێز نووری مالیکی ئەمڕۆ کۆبنەوەمان لەگەڵ جەنابی حاجی هادی ئامری تایبەتمەندێتی خۆی هەیە چکە ماڵی حاجی هادی ئامری وەکو ماڵی خۆمان وایە ئەمانە هاوڕێ و دۆستە دێرینەکانی جەنابی مام جەلالن کۆمەڵی پرسی گرنگمان باس کرد لەوانە وەزعی سیاسی عێراقی ڕەوشی ئەمنی عێراق و لە هەمووشیان گرنگتر هەڵبژاردن هاوڕابووین هاودەنگ بووین یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هاوپەیمانی فەتح کە دەبێ هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ هەڵبژاردنێکی بێگرد بێ هەڵبژاردنێکی پاک بێ و ڕنگدانەوەی ئیرادی هەموو خەڵکی عێراق بێ بە هەرێمی کوردستانیشەوە وەروە تەکیدمان لەوە کردەوە کە ئێمە دۆستە دێرینەکانی خۆمان لەبیر ناکەین هەموو کاتی هاوپەیمانیانە بین ئەگەر چ ئێستا چ لە دوای هەڵبژاردن نزیکترین کەس بۆ ئێمە هاوپەیمانی فتحا و جگە لەلایەنەکانی تری شیعە و سونەش بە تەکید بەڵام ئێمە دۆستەکانی خۆمان لەبیر ناکەین